بەڵێ لە بەرامبەر ئەمە پێشەلکردنی مافی ڕۆژنامەوانەوە هەروەها ڕێگریکردن لە تیمی کوردستان 24 کە بەشداری بکەن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی کە خۆیان بانگەشتیان کردوون مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین. بەڕێز شەنکار عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و چاودێر لە سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک شەنکار شەو باش، زۆر بەخێربێت بە کوردستان 24. ئێوە وەک ڕۆژنامەنووسێک وەکو چاودێرێک ئەمە چۆنە بینن کاتێک جوڵانەوەیەک کە ئەو پەڕی دروشمی ئازادی ڕادەربڕین و ئازادی بەکاردەهێنێت، بەڵام خۆی بانگێشتی کوردستان 24 کات و لەوێ پێڵێ مێژوورەوە کۆنفرانسەکە تۆ بۆت نییە بەشداری تێدا بکەیت. بەڵێ زۆر سپاس. دیارە ئەمە کارێکی زۆر خراپە و کارێکە نیشانەی پرسیاری زۆر گەورە لەسەر ئەم هێزە سیاسیە دەهانێت. خۆتان نەزان هەر هێزێک کە بڕوای بە دیموکراسی هەبوو پێویستە بنەماکانی دیموکراسی لە بەرچاو بگرێت. هەر هێزێک کە ئیدعای ململانەی ئازادانەی کرد، ململانەی دیموکراسیانەی کرد، مەفروضە بنەماکانی دیموکراسی لە بەرچاو بگرێت. کێشەی گەورەی ئەم هێزانە ئەوەیە زۆر جار دیموکراسی تەنها وەک دروشمێ بەکارهێنن لە ناوەڕۆکە سەدان کارەکەن پێچەوانەی بنەماکانی دیموکراسی. ئەگەر ڕێگریکردن کە لە ماوەی ڕابردوو لە ساڵانی پێشوا ئێمە بەردەوام ئەوەمان بیستۆیان ئەوەمان گوێ لێ بوو کە دەسەڵات ڕێگری لە کەناڵێکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەکات، ئەگەر ئەمە یەک جار عیبە بێت بەڕێی من بۆ ئۆپۆزیسیۆن سێ جار عیبەیە. یعنی عیبەکە لەوایە کە تۆ ئیدعای ئەوە بکەی کە مافی خەڵک بەدەسێنیوە، زانیاری بە خەڵکەیەوە، خەڵک پێویستە لە هەموو زانیاریەکان ئاگادار بێ، بەڵام تۆ ڕێگری لە هەندێک کەناڵی ڕاگەیاندنکەی نازانم بە چ بیانویەک. ئەمە زۆر مەترسیدارە. وەکوتم گومانی گەورە لەسەر ئایندەی ئەم هێزانە دروستەکە. ئەگەر سبەینە ئەم هێزانە بێنە دەسەڵات ئێستا ئۆپۆزیسیۆنن شتێکیان بەدەست نییە ئاواکەن، ئەگەر سبەینێ بێنە دەسەڵات و دەسەڵاتیان بەدەست بێ بەڕاستی جێگەی مەترسی گەورن. باشە، پرسیارە منیش ئەوەیە ئەگەر تەفگەرێک یا نەها هێشتا هێزێک سیاسیە سەرگوڕاپانە سیاسیە کوردستانی ئۆپۆزیسیۆن بتن کارێکی وسا بکەن، ئەگەر سبەینێ دەسەڵاتێکی بکەوە دەستیدا لۆژیکە یا دیموکراسیەتێ و ڕایەدەربرینێ ji cihekî bû cihekî tête cewazîkinan berûbajî kirin. دیارە ئەمە وەکوتم مەترسیەکی زۆر گەورەیە. خۆتان ئاگادارن هێزەکانی ئۆپۆزیسیۆن لەم وڵاتە بە حکمی ئەوەی زۆر جار هێزی چەکداریان نییان ئەوەیەکیان نییە، پێشینەیەکی بە تایبەتی شۆڕژگێڕیان نییە، کەمتر لەو هێزانن کە بتوانن ڕوبەڕووی خەڵک ببنەوە ڕێگری بکەن، هەندێک پێشێلکاری بکەن. بەڵام هێزێک کە تازە لە سەرەتایی گەشەکردنیایەتی بەم شێوە مامەڵە بکە ئەمە مەترسیدارە. ئێمە پێشتریش هەڵوێست و ڕێی خۆمان و تۆ لەسەر ئەم هێزە باگراوندی ئەم هێزەوە باگراوندی سەرۆکی ئەم هێزە. خۆتان نەزان ڕاستیەکەی ئەم هێزە شتێک نییە بڵێن هێزیانی تەنها یەک کەسە. ئەم کەسە ئەگەر بەم شێوە مامەڵە بکە بەڕاستی مەترسیەکانی لە ئایندە زیاتر دەرەکەوێت و ئەمە گوتارێکی پۆپۆلیستیانەیە بەردەوام وە خەڵک هانەدەن کە گوایە ئەمان لە بەرەی خەڵکن و لەگەڵ دیموکراسیان و لەگەڵ هەڵبژاردنان و بەم هەڵبژاردنە ئەتوانن بێنە دەسەڵات بە تایبەتی ئەنجارە هەڵمەتێکی سەیریان دەست پێ کردو، ینی هەیەجانێکی زۆر کە ئەم هەڵبژاردنە ئێمەینە دەسەڵات، هێزەکانی دەسەڵاتە گۆڕین، لایەنەکانی دەسەڵات نایانەوێ هەڵبژاردن بکرێت، خەڵک هانەدەین بۆی بڕوادەنگ تۆماری دەنگدەرانی نوێ بکاتەوە، ئەو کارتی بایۆمەتری وەربگرێتەوە. ینی هەموو ئەمانە دەلالەتە لەوەی ئەم هێزە بە گوتار شتێکی کە هەیە ئەڵێ، بەڵام بە کردار شتێکی کەیە. وای ئێمە ئەبێ ئاگادار بین هەمیشە بەردەوام گوتار و کردارەکان بەراورد بکەین، چونکە هیچ کاتێ گوتار نابێ بە کردار، یان ناتوانین خەڵک بە گوتار هەڵسەنگێنین، بەڵکو پێویستە زیاتر بە کردارەکانیان هەڵسەنگاندن بۆ هێزەکان بکەین. لەو ڕوانگەیشەوە متمانیان پێبین کە ئەمانە چەندە هێزێکی دیموکراسی خوازن، چەندە هێزێکن ئەتوانن ئایندەیەکی جوانتر بەرهەم بێنن. بەڵێ کاک شەنکار، ینی
بۆ نمونە هێزێکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بەو ڕادەیە ئازادیان دراوەتێ کەناڵی خۆیانیان هەیە قسەی خۆیانەکەن لێجوانی خۆیان ئەڵێن ڕەخنە ئەگرن ینی بە هەموو شێوەیەک هەتاوەی کە کەناڵێکی وەکو کوردستان 24 بانگ دەکەن بۆ کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکان بەڵام لەوێ ڕێگە نادەن ینی ئەبێت چیوا لەوان بکات لە هێزێکی ئۆپۆزیسیۆن کە بترسن ئایا ڕۆژنامەنووس چەکی پێەیە ئایا ڕۆژنامەنووس دەتوانێت مەترسی لەسەر گیانی ئەوان دروست بکایە ئەمە دەکرێت بڵێن لەسەر بنەمای ڕق و کینەیە کە ئەمە خۆت دەکرێت باسی بکەیت کە چ مەترسیەک دروستەکە لە دواتر بۆ کۆمەلگا. دیارە ئەم هێزە هێزێکی فشەڵە هەر لە ئەساسا هێزێکی ڕەسەن و واقعی نییە هێزێکە زروفێکی تایبەت دروستی کردو وێ ناوێتێ پێشۆ بێگومان هەمووتان کەم تا زۆر چیرۆکی دروستبوونی ئەم هێزە زان کە چۆر هات چۆر گەورە بوو چۆن گەورە کرا لە دژیکێ بەکارهێنرا ئێستاش پێگە و ئاستی لەکوایەوە خۆشببختانە بەشێک لە خەڵک کۆشیار بۆ تۆ بەرامبەری و ئەزانانی ئەم هێزە چییە ئامانج و مەهامی چییە بۆچی دروست کراوە ئەوێ لە داهاتووە چی بەرهەم بێنێ ئێمە تقریبان لە دەزانین هەنگاوەکانی بۆ داهاتوو تریش چییە بەڵام نامانەوە ئێستا پێش حەدەستکەوین و هەندێ شت بڵین بەڵام ئەوەنەی تێگەشتوین لە جموجوڵی ئەم هێزە هێزێکی مەترسیدارە بەڕاستی خەڵک دەبێت هۆشیار بێ بەرامبەر بەم هێزە ئەگەر ڕەنگە ئێستا خەڵکانێک ڕایان وابێ کە ئێمە لەسەر دەسەڵات قسە ناکەین بەڵام هاتوین گەڕمان ئاڵاندووە لە هێزێکی ئۆپۆزیسیۆن ڕاستیەکەی ئەم هێزە ئەوەندەی من تێگەشتبووم زۆر مەترسیدارترە لە هێزە دەسەڵاتدارەکان لەوانەیە کە ساڵانێکە خەڵکانێک بە ناوی ئازادی خوا زۆر ڕەخنەیان هەبووە سەرنجیانە بۆ لەسەر هێزەکانی دەسەڵات بەڕاستی ئەم هێزە زۆر مەترسیدارترە چونکە ئەو هێزە ئێشتا هیچ شتێکی وای بەدەسەوە نییە ئێشتا پێگەیەکی وەهای نییە ئێستا نەیتوانیوە شوێن پێی خۆی قایم کا بە باشی ئەمە ڕەفتارەکانیەتی بۆیە ئەم هێزە ئایندەیەکی ڕوونی نابێوە ئایندەیەکی ڕوون بەرهەم نایێنێ بۆ خەڵکی کوردستان باشە کاک شەنگەر تێگەلێک وشەیە مەترسیدارە و هێزێکی مەترسیدارە مەترسیا بێ هێزێ پێ تەفگەرێ لە پاشە ڕۆژدا چییە دەشی بمە ڕوونکەی مەترسیەکەی ئەوەیە وەکوتم ئێستا کە ئۆپۆزیسیۆنە ئەو بەو شێوە ڕەفتارەکات هەڵاواردن لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندنەکە ئەوەی کە ئێوەیڵێن ناوی بخوێنرێتەوە لە ناو لیستەکە و بڵێ ئێوە بچنە دەرەوە بۆتان نییە بەشداری بکەن لەو کۆنفرانسە ڕۆژنامەنووسیا و بن لێرەوە بەڕاستی گلەی و سەرنجم لە هاوڕێ ڕۆژنامەنووسەکانی تریش هەیە کە ئەبوو ئەوانیش هەڵوێستیانە بێ ینی چۆنە بێ بە بەرچاویان و ڕۆژنامەنووسێکی هاوڕێیان بکرێتە دەرەوە سوور بسان یعنی هیچ ئیشکالێک نییە ڕۆژنامەنووس چی پێە چەکەکەی مایکەکەیەتی و کامێراکەیەتی من تێناگەم یعنی ئەم برادرە کاتی خۆی عقدەی ئەوەی هەبوو کە کەناڵەکان بایەخی پێنادەن حسابی بۆ ناکەن وەک سەرکردەکان حسابیش بۆ ئەم ناکەن هەواڵەکانی ئەم قسەکانی ئەم نابێ بە هەواڵ لە دەستگاکانی تر کەچی ئێوەتانی ئێستا میدیاکانیان و ڕەئی وەرەگرن قسەی لەگەڵەکەن پرسیاری لێکەن کەچی وەک جۆرێ لە خۆبایی بوون لە خۆی بایی بووە بەم شێوە مامەڵە لەگەڵ میدیاکارەکە طبعا ئەمە زۆر کارێکی خراپەوە وەکەڵێ ئومێدی خێری لێ ناکرێت لە داهاتووە چونکە هێزێک ئەگەر ئۆپۆزیسیۆن بێ دەسەڵاتێکی یەجگار سنوورداری هەبێت تەنها لە گوندی ئەڵمانیا دەسەڵاتی هەبێ یعنی لە گوندی ئەڵمانیش بچووکی کەرە بۆ چەند کۆمپانیا و دەستگایەکی ئەعلامی دەسەڵاتی هەبێ ئەمە مامەڵە و ڕەفتاری بێ بەڕاستی ئەمە جێگەی مەترسیەکی گەورەیە من مەفروزە خەڵک یعنی پێویستە خەڵک هۆشیار بێ بەرامبەر بە مەترسیەکانی ئەم هێزە ماوەی پێشوو هاوڕێ و برای ئازیزمان کاک فاروق ڕەفیق لەسەر ئەم هێزە بە جددی قسەی کردیانی کۆمەڵە جوملەی زۆر چۆنەڵی سەرەتانی وت لەبارەی ئەم هێزەوە ڕەنگە ئێمە هیچ کامان نتوانین وەک دکتۆر فاروق بەڕاستی ئەو پێناسە جوانەوە ئەو ماهیەتەی سەرۆکی جوڵانەوە کە دەرخین بۆیە ڕاستیەکەی ئەوەی من ئەیبینم ئەم هێزە مەترسیدارە بە حەقەت ینی مەفروزە هاوڵاتیان هۆشیار بن بە گوتاری فریودان و پۆپۆلیستی و چاواشەکاری فری و نەخۆن کە خەڵک مشکی تاقیگە نییە ینی هەر ڕۆژێک هێزێکی سیاسی ئەو تاقی کاتەوە بە نەتیجە شەر ناومێدی و ناومێدی زیاتر بەرهەم بێنێ هیوادارم ئەم هەڵبژاردنەکەیێتەوە ینی
خەڵکی بە گوڕوتینێکی باش و بە ڕوئایەکی باش و بە دنیابینێکی باشەوە بشێت ئەو هێزانە هەڵبژێرێکە دڵخوازی خۆین و پێی وایە ئایندەیەکی گەشی بۆ بەرهەمێنن. زۆر باشە کاک شەنکارمە بەسمە باسیەوەش بکەین ینی ئێمە بەرگری لە خۆمان ناکەین لێرە بەڵام ئێوە وەکو ڕۆژنامە نووسێک وەکو چاودێرێگەوەمان پێ بڵێن کە دەبینن کوردستان 24 چۆن کار دەکات ئەجەندا و پرەنسیپی کارکردنی کوردستان 24 چۆنە چەند پابەندە بە بنەما نەتەوەیی و نیشتیمانیەکانەوە چەند پابەندە بەوەی کە بڵاوکراوەیەکی نەبێت کە کاریگەری هەبێت کاریگەریەکی نەرێنی لەسەر کۆمەلگا و تێکدانی شیرازەی خێزان و کۆمەلگا هەبێت. لە ڕاستیا من ئەوە نەبێ بڵێم ێستا لە کوردستان 24 میوانم و یان خۆتان ئاگادارن زۆر جار قسەتان بۆ کەم و ئەوە کوردستان 24 بە ڕوخمی هەموو سەرنج و تێبینیەکانمان گوتارێکی نەتەوەیی معقولی هەیە و ئەم گوتارە نەتەوەیە ئەکرێ بگشتێنرێ بۆ خەڵک و ڕۆڵێکی گەورە و ئیجابی هەبووە لەوەی کە خەڵک وەشیار کاتەوە بەرامبەر بە مافەنەتەوەیەکانیان وە بەرگریکردنێکی ئازایانە لە قوارەی دەستوری هەرێمی کوردستان کە ئەمە خاڵێکی زۆر زۆر جەوهریە و ئەرک و بەرپرسیارەتی هەموو هاوڵاتیەکی کوردستانە قوارەی هەرێم کە مەکۆیەک مەوایەکە بۆ کوردانی هەموو پارچەکانی تر بۆ کوردی باشوور و هەموو پارچەکانی تریش بیپارێزین. کوردستان 24 لەم ڕۆ درێخی نەکردووە ڕەنگە وەک هەموو میدیایەکی ترەویش جێگەی ڕەخنە و سەرنج بێ بەڵام لە ڕوانگەنەتەوەیەکەوە لە کەناڵێکە ینی تا ڕادێکی باش بە ئەرک و بەرپرسیارەتی خۆی هەستاوە جێگەی دەستخۆشیە هیوادارم یعنی کەناڵەکانی تریش مەسایلی نەتەوەیی زۆر لە بەرچاو بگرن چونکە هەمانە و نیمانە ئەم قوارەیەوە مەفروزە هەمومان وەک چاوی خۆمان بیپارێزین و تا دوا دڵۆپی خوێنمان بەرگری لێ بکەین. بەێ شەنکار عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و چاودێر ژێ سلەیمانیە دەستخۆش زۆر سوپاس. دەستخۆش.